سڵاوتان لێبێت و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێز خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی تری ئەم زنجیرە بەرنامە تایبەتانەیە بە خزمەتان شادەبین. هەر کەسێک دەوڵەتداری بکە تووشی هەڵەشە بێت و غەڵەتی شەکە، بەڵام هەموو شتێک سنووری هەیە، کوردوتەنی هەموو شتێ بەخوێ خوێش بەمانە. قسەکردن لەسەر سیستمی ئیداری و کارژێڕی و کۆی بەڕێوەبرنی موەسسات لەم وڵاتەیە بە ئاستێک چۆتە بوارێکەوە کە خەلەلی تایە و کێشەی تایە ئاساییترین هاوڵاتی لەم وڵاتە درکی پێکە و هەستی پێکە و ئەمەش خەلەلێکی گەورەیە. تا ئێستا خەلەل نییە، بەڵام لەو شوێنەوە کە دەسەڵات ئیعترافی پێکرد و چارەسەریشی نەکرد ئەوە ئیتر کارێکا کە بە خەڵکەڵێ منیش ئەزانم گەندەڵی هەیە، منیش ئەزانم کێشە هەیە و خەریکی چارەسەرکردین، بەڵام تا چەندێک دەسەڵات و سیستمی سیاسی لەم وڵاتە هەوڵی ڕیفۆرم و چاکسازیاوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە سێ کاندید لە شێرە پیاوانی لیستی سەوحەڤەی بزوتنەوەی گۆڕان بەڕێوەن بۆ پەرلەمان. ئەمانە بچنە پەرلەمان تەسەوورەکەم بتوانن زۆر بەباشی نقوش لەو بابەتانە بگرن کە پەیوەندی بەم قسانیم شەومانەوە هەیە. هاوکات چەند بە ڕێزێکی تریش لە ستۆدیۆ ساحب ماڵن، ئەوانیش بە کۆمنت و پرسیارەکانیان بەرنامەکە دەوڵەمەندەکان هیواداری متوانین گفتوگۆیەکی تێر و تەسەل و زانستیانە و باش لەسەر ئەم بابەتە بکەین. زۆر بە خێراتنی هەرێک لە بەڕێزان دکتۆر ڕۆبیتەن کاکەزاڵ کاندیدی ژمارە زۆر بەخێر بی دکتۆر ڕۆبیتەن، هەروە ڕابوون معروف کاندیدی ژمارە 94 بەخێر بی مامۆستا ڕابوون دکتۆر سلێمان جعفەر کاندیدی ژمارە 100 زۆر ڕقەمەکە زۆر جوانە بەخێر بە ناخواست سەرچاو هیوادارین بتوانین گفتوویەکی باش بکەین و بە وەڵامی کورد پەنجەنومای هەنێک لەو بابەتانە بکەین. دکتۆر یەکەم جارێ مەلای بە ڕێزە دکتۆر ڕۆبیتەن، ئەمێ بۆ پرسیار دەست پێ بکەم، ئایا لە هەرێمی کوردستانە شتێک هەیە بە ناوی موەسسات دامەزراوە لە ماوەی ڕابردووە و بە ئێستاشەوە؟ بەڵێ تاوان بەر لەوەی وەڵام بیتەوە سیڤێکی کورتی خۆتمان. من ناوم دکتۆر ڕۆبیتەن سەردارە، ناسراوم دکتۆر ڕۆبیتەن کاکەزاڵ، بەکاردێس و ماستەرمێ لە زانستی سیاسی لە وڵاتی سوید و بەکاردێسمێ لە نەشتەرگەری دەمودان دکتۆری دانم. وەک مامۆستای زانکۆ لە کۆریژ زانستە سیاسەکان کارم کردووە، وەک ڕێخەری ژمێریاری لە سوید کارم کردووە، وەکو دکتۆری دانیش لە کوردستان کارم کردووە. زۆر بە خێرایی و بە کورتی ئەم ئەزمموی ئیداریەکە لە بەردەمانەیە ئەزمموی حکومڕانیە مێژۆکە گەڕێتەوە ساڵی 91. لە ساڵی 91 کە ئێمە هاتینە حکومداریەوە یان ئەم ئەزممونە دروست بوو، دوو کێشەی لەگەڵ خۆی هێنا. کێشەیەکیان تایبەتمەندە بە کێشە بنیادیەکان کە پێویستە بەو ئیدارەیە کە دەوڵەتی بە عەزبەجێی هێشتەوەیش ئیدارەیەکی زەبەلاح و گەورە و تەرخان بوو بۆ دەوڵەتێکی سۆسیالیستی و کێشەیەش کەشان علاقەی بە عەقلیەتی حیزبگەرایی و حیزبایەتی و ئەو ئەزممون و خیبرانە هەبوو کە حیزبە کوردەکان هەیان بوو. لەم بەریەکەوتنەیە لە مێژووی ئەم ئەزمونە هەتاوەکو ئەمڕۆ هاتووە ئێمە بەدەست دەردێکی زۆر گەورەوە ئەناڵێن، هەردوو دەردەکەوە ناڵێنین کە دەردی دووهەمیان کە عەقلیەتی حیزبە هەمیشە لەم 22 ساڵە هەوڵیاوە و سەرکەوتوش بووە و هەموو پانتایەکانی ئیدارەشی داگیر کردووە کە بە عەقلی حیزب و بە عەقلی ئایدۆلۆژەتی ئەندامی حیزب ئەوەندەی بە عەقلی فەرمانبەر و هاوڵاتی مامەڵین لەگەڵ موەسساتەکان ناکردووە و ئەو موەسساتانە کە هی بەر لە 22-23 ساڵ لەمە و پێشن ئەو موەسساتانە لە ڕووی فەلسەفە و استراتیژی کاریانەوە هیچ جیاوازی و لە ڕووی پەیکەری دروستبوونیشانەوە هیچ جیاوازیەکی ئەوتۆی نییە لە پێشوو و ئەمە بۆ سیستەمێکی ئیشتراکی دەوڵەتێکی تاک حیزبی دروست بووە لە ڕاستیە و ئەم بابەتێکی زۆر دوور و درێژە لە بەرەوەی تایبەتمەندی خۆمە نامێ حەقی برادرانم بخۆن و ئەم بۆیە تا ئێستا نە عەقلیەتەکە گۆڕانکاری بەسەر هاتووە و دەردە کۆمەلگا لە نمونەی ورد ووردا توانین باسی بکەین بەدەستیەوە ئەناڵێنێ و نە موەسسەتەکانیش تا ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە. لە کۆتاییمە بڵێ موەسسەتەکان و بەسمان لە هەموو دام و دەستگانەیە کە پەرلەمان و دادگاکان و ئیداراتانی حکوومەتە کە کەرتی گشتیە بات بەڕێگا و لە کارتە خزمەت گوزارەکانیش. بەڵێ دەست خۆش ئەگەڕێمەوە لە دکتۆر کاک ڕابوون. لە ماوەی ڕابردووە ئەوەنە باسی گوشەی گەندەڵی کراوە یان ئینسان ئێقەکاتەوە تاقەتی نییە هەر باسی بکە و ئەوەنە باس کراوە دەسەڵات خۆشی زۆر باش باسیەکە. مەسەلەن لە ماوەی ڕابردووە سەرۆشی هەرێم هاتە سەر تەلەڤیزیۆن وتی ئێمە لە ماوەی 3 مانگی داهاتووە چاکسازیەکەینەوە بە چای خۆتان ئەم چاکسازیان ئەبینن، بەڵام تەسەورەکەمی بۆ هاوڵاتیەک نەمان بینیوێ. حکومەتی هەرێم لە ماوەی ڕابردووە کۆمپانیا هێناوە بۆ بنبڕکردن و مکافحەکردنی گەندەڵی. پرسیارەکەی من ئەوەیە لە بەڕێزت، ئایا پێت وانییە دەستکاری تعریفی ڕیفۆرم و چاکسازی کراوە لە هەرێمی کوردستانە وا کراوە خەڵک بێزار بێ لە موشێش و ئایا تا چەند دەستکاری چارەسەرکردنی گەندەڵی ئیرادەیەکی سیاسی لە پشت بووە لە ماوەی ڕابردووە لەلایەن دەسەڵاتی کوردیەوە و سیڤیەکی خۆت و فەرمو جوابان بەرەوە؟ بەڵێ من ڕابوون معروفم کاندیدی لیستی 170 گۆڕان ژمارە 94 باگراوندی ئەکادیمیم ئامادەیم لە کۆیە تەواو کردووە، بەکالۆرۆسی یەکەمم لە بەڕێوەبردن و ئابووری لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر تەواو کردووە
بەکالۆرەسی دووەمم لە بەریتانیا لە فەلسەفە و خوێندنی ئاینی تەواو کردووە ماستەرم هەروەها بەکالۆرەسەکەشم اینجا ماستەر لە زانکۆی مانچەستەری بەریتانیا لە فەلسەفە و خوداناسی خوێندووە باگراوندی سیاسیم لە 22 ساڵ ڕابردوودا بە درێژایی حکمی بەری کوردستانی اینجا ئەو سڵتەی کە پێی دەڵێن سڵتەی کوردی بۆ یعتیباری پێم وایە بۆ سەرەتاکانی نادات پەروەری و سەرکوتی سیاسی و ستەمکاری دەسەڵاتی کوردی لە دوای ڕاپەڕینەوە یەکسەر تۆکەی خۆی ڕشتووە من یەکسەر لە دوای ڕاپەڕینەوە معارض و ئۆپۆزیسیۆنی ئەم دەسەڵاتە بوو هەتا ئێستا بە درێژایی 22 ساڵی ڕابردوو لە ڕاستیدا من سەرنجی بینەرە خۆشەویستەکان بە بابەتێکی زۆر گرنگ ڕادەکێشم پێش ئەوەی ئۆپۆزیسیۆنێکی گرنگ پێش ئەوەی گۆڕان بستنی گۆڕان وەک ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانی گرنگ و بەتوانا و بەهێز دەرکەوێ مەسعود بارزانی شار بە شار سوود بە سوچی وڵاتەکەمان و دەستگای ئیعلامی نەمابوو لە بەردەمیان ڕای نەگەێنێ کە لە وڵاتی ئێمەدا بوختان دەکەن گەندەڵی کڵکانێک هەن ئیعلامی گەلێک پیا بوون بوختان بە حکوومەتەکەمانەوە دەکەن گوایە دەڵن گەندەڵی هەیە مەسعود بەرزانی ڕای دەگان دەیگوت گەندەڵی نییە واتە من دەمێت سەرنجی بینەران بۆ ڕابکێشم بۆ سەرنجی ئێوەش تەبعاً کە ئەوەی مەسعود بەرزانی و دەسەڵاتی سیاسی لەم هەرێمەدا ئێستا دانیان بەبوونی گەندەڵی داناوە لەژێر فشاری میدیای ئازاد و بزوتنەوە خۆشەویستەکەتان بزوتنەوەی گۆڕاندا ناچار کراوەندان بەبوونی گەندەڵی دابنێن اینجا لەکوێوە ڕیفۆرم سەرچاوە دەکرێت لەو شوێنەوەکە سیستەمێکی سیاسی دەستگایکی سیاسی دان بە کەموکورتەکاندا دەنێ اینجا تۆ ڕیفۆرم دەکرد ڕیفۆرم لە شوێنەی کە کەموکورتی هەیە لە ڕاستیدا یەکێتی و پارتی کە دەسەڵاتی ئەم ناوچیان دەقۆڕ کرد و دەستیان بەسەرداگرتووە هیچ نێتێکی ڕیفۆرمیان نییە و نێتێکی ڕاستگویانیان نییە بۆ ئیسلاحات ئەگەر نێتێکی ڕاستگویانیان هەبێ بۆ ئیسلاحاتی سیاسی و سیستەمی داری لە وڵاتەدا تەنها ئەو بەڵێنیان جێبەجێ بکردا بۆ خەڵکی کوردستان کە لە هەڵبژاردنەکان و لە بانگەشی هەڵبژاردنەکانی 4 ساڵ ڕابردوودا بەڵێنیان بە خەڵکیدا جێبەجێ بکەن ئێستا ئێمە قۆناغی سیاسی قۆناغی ئابووری کۆمەڵاتی لەم کوردستانی ئێمەدا لە مەرحەلەیەکتر بوو لەبەر ئەوەی یەکێتی و پارتی لە جیاتی ئەوەی وەفادار بن بۆ بەڵێنانەی بە خەڵکی دەدەن لە دوی هەڵخەڵەتاندن و گومڕاکردنی ڕای گشتین بۆیە خەڵکی لە دوی جۆرێک تێرمینۆلۆژی تر جۆرێک وشەسازی تر وێڵن سەبارەت بۆی ئایا گەندەڵی وشەیەکی دقیقیان دەقنێ بە بۆچوونی شخصی خۆم دقیق نییە لەبەری لە دنیادا لە فەلسفەی بەڕێوەبردنی دەوڵەتدا گەندەڵی بە سوء الئیدارە یان خراپ بەکارهێنان و خراپ بەڕێوەبردن دەوترێ ئەوەی لە کوردستان هەیە بە قەنەعەتی شخصی خۆم ڕێی تایبەتی خۆم ئەوانەی ئەم وڵاتە بەڕێوە دەبن مافیا و چەتەی سیاسین بازرگانی سیاستن و لە ڕاستیشدا دانیشی پیانە دانراوە لە هەندێک یەکێک لە بەرپرسە گرنگانی حکوومەتی پێشوو لە بەردەم پەرلەمانتارەکان داوتی مافیا لە دەسەڵاتی کوردستان هەیە بەڕێزێک لە مەکتەبی سیاسی پێشووی پارتی دیموکراتی کوردستان دەڵێ مافیاکانی ناو یەکێتی و پارتی هیچیان گرتووە و ڕێگە لە ئیسلاحات دەگرێت ئیرادێکی سیاسی نییە بۆ بەگژاچوونەوەی گەندەڵی بە هیچ شێوەیەک ئەگەر ئیرادەیەکە بێ ئیرادەیە بزنەوەی گۆڕانە و دەبێت خەڵکی کوردستان بزنەوەی گۆڕان بەهێزکەن بۆی ئەو ئیسلاحاتە بکەوێت بەڕاست دەستخۆش دکتۆر سلێمان ڕقم سەد یعنی تۆ ناو دکتۆر سلێمانیە ئەم ماوەی هەر ڕقمتان هەیە واز لە ناوەکەی خۆتان بێنن دوژمارە ئەمێ بۆ پرسیارە دەست یەکەم لە بەڕێستان ئایا حکوومەتی هەرێم ڕاستە بڵین دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەو دەسەڵاتی لە هەرێمی کوردستانێت تا چەند هەستی بە بەرپرسیارەتی کردووە لە بەرامبەر ئەوەی یەک دنیا مؤسساتی لەم وڵاتە گرۆ دەست یعنی 5 میلیۆن کەسیان لەژێر دەسە ئایا هەستیان بە پرسیارەتی کردووە یان نەخێر ئەوان خەریکی ئیشی تر حەزەکەم کۆمنتی تۆ لەو بارەیە بزانە فەرموو باشە قوربان سپاس دەکەم من دکتۆر سلێمان زەعفەر پرۆفسۆر یاریدەدەرم لە زانکۆی سەلاحەدین لە بەشی کیمیا مامۆستای زانکۆم ماوەی 17 ساڵە لە بواری ئەکادیمی خزمەت بە هەرێمی کوردستان دەکەم شانازی دەکەم بۆی کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانەوە لەگەڵ سەرهەردانی بزوتنەوەی گۆڕانەوە من بەشدار بوومە لەو شۆڕشەنوەیە بەرپرسیارەتیم هەڵگرتووە تا 2000 کە کاندید کراوم بۆ پەرلەمانی کوردستان من بەرپرسیارەتی پەیوەندیەکانی مەکۆی هەولێرم لەسەرشان بوو ڕازەکەی قوربان ئەوەی کە دەسەڵاتی کوردی لە کابینەکە یەک بە دوای یەکدا هاتووەکانیان لە خلالی 21 ساڵی ڕابردوودا کردویانە بەڕاستی بە هیچ شێوەیەک نەیانتوانی وە حکوومەت بکەنە حکوومەتی خەڵک نەیانتوانی وە بەرژەوەندیەکان بکەن بە بەرژەوەندی گشتی ئەوەی کەوان هەوڵیان بۆی داوە ئەوە بووە قەبەکردنی حزبی بووە ئەوەی کە کردویانە مشەخۆریان بووە لەسەر هەموو دەستکەوتەکانی هەرێمی کوردستان لەسەر حکوومەت لەسەردام و دەستگاکان ئەمان بە شێوەیەک سەیری دەستکەوتەکانیان کردووە بەرپرسیارەتەکانیان کردووە هەموو ئەوانەی کە لە کوردستان هەن وەک غەنیمەیەکی حزبی لە بینی خۆیاندا بەشیان کردووە ئەمانە ناتوانن چاکسازی بکەن چکە لە سەرەتای دروستبوونیان ئەمانە وایان کردووە کە ئەو چێبڕچێ ناشەریفی کە لە نێوانیان هەبووە ئەمەی کە لە سەرەتاوە ئەوانە بەرامبەر یەک وەستاون بۆ مانەوەی خۆیان هەموو
هەوڵێکی شیا و ناشیاویان داوە بەوەی کە حتا بەرژەوەندەکانی خەڵکیش چ لە دام و دەستگاکان چ لە فەرمانگەکانی حکوومەت چ لە دامەزراوە دیموکراتیەکان هەر هەمووی بەکاربێنن بۆچی بۆ بەرەنگاربوونەوەی یەکتر. ئیتر ئەمەی کە ئێستا کە هەیە لە ڕووکەشدا حکوومەتە و ناویان لێناوە حکوومەتی کوردستان نەخێر ئەمانە هەمووی ئۆرگان و دامەزراوەی زۆر حکوومەتیتیانە بە تەئکید تیاندانەوە ئەمان هەموو ڕووکەش ناکرامانە منافەسەیەکیشکەن دکتۆر بەخش ڕاتەگرن منافەسەیەکیشکەن و اعتیادی ئیش ئومەتی مەسیح مەسەلەن وەکو زاوەک عنی حکوومەتی محەمەد ڕێککەون لەسەر شتێک منافەسەیەکیش بکەن و ئیشیش بڕوای ناتوانن قوربان ئەمانە ئەو توانایی کە ئێستا هەیەە و کە لە ئەو خەڵکی کە لە خۆیان خڕ کردوێتەوە بە ئەندامبوونی حەزب بە ئەوانەی کە لە چاردەوریانن ئەمانیان هەموو لە ڕێگەی ئیمتیازات و لە ڕێگەی ئەمانەوە کۆ کردوێتەوە کە لە حکوومەتەوە دەستیان دەکەوێت بۆی لە کاتێکدا بیانوێت چاکسازی لەناو حکوومەتدا بکەن بیانوێ حکوومەت بکەنە حکوومەتی خەڵک بیانوێ مافی هاوڵاتی بوون بە یەکسانی سەیری هەموو خەڵکی کوردستان بکەن ئەمە ئەو کاتە ناتوانن ئەوانەی کە چەلاو خۆر و ئەوەی کە لە دەوری خۆیانن ئەمانە لە خۆیان زویر دەکەن ئەم توانایان نامینێ بۆیە توانای حزبیان لەم توانایدایە کە بەرژەوەندی گشتەکان بخەن بە قوربانی بەردەست خۆش دکتۆریان گەڕێمە وڵاتان بینەرانی بەڕێز ناوبڕێکمانە بێکەل عادە دوام ناوبڕاتچینە لای بەڕێزانە ئەوان پرسیار و کۆمنتیان هەیە لەسەر بابەتەکە و ئەمە ڕێزانش قەرار وایە جوابێن بنەوە پێمان خۆشە پێکەوە بین و لەگەڵمادا بمێنەوە. دیسانەوە سڵاوتان لێبێت بەڕێزان کێ لێوە پرسیارەیە بەڵێ ژیانە فەرموو. من سەرباز لە هەولێرەوە پرسیارەکەی من بۆ کاغڕابوونە بەڕێز کاغڕابوون من خێزانەکەی تۆ لە نێزیکەوە دەناسم و بەوەی بەشداریکردنیان لە شۆڕشی گەلەکەماندا زۆر لە خێزانە کەسوکار و خزم و کەسی خێزانەکەت کە نێزیکن لە خۆتەوە شەید و ئەنفالن بۆ نمونە براژنت برازات پورزات شەید و ئەنفالن بۆچی لە بانگێشەی هەڵبژاردندا باسن نەکردوون بۆی زیاتر خەڵک بناسن و زۆرتر بناسن و دەنگت پێ بدەن. باڵێ دەست خۆش سپاس کەیتر بەڵێ ژیانە. زۆر سپاس بە خێراتی میوانە بە ڕێزەکانەکەم. من پرسیارێکمێ بۆ دکتۆر سلێمان کاندیدی ژمارەسە وەکو وەزانین لە کوردستانە سیستەمی خوێندن و خوێندنی باڵا لە قەیرانێکی زۆر گەورەیە کۆمەڵێک کێشەی زۆر گەورەی هەیە تۆ ئەرکی پەرلەمان بەگشتی و ئەرکی پەرلەمانتار بەشێکی تایبەت چۆنە بینیتەوە لە چارەسەرکردنی ئەو کێشانە و بردنەوەی ڕێڕەوەی پەروەردە بۆ ڕێڕەوە ڕاستەقینەکەی خۆی و بەرنامەی تایبەتی خۆشە لەو بوارەدا چییە؟ زۆر سپاس. دەست خۆش
من ئامان سدیق لە پیرەمەگرونەوە هاتووم پرسیارێکم هەیە ئاراستی کاک ڕابوون کاندید ژمارنەوە چوارەکەم کاک ڕابوون ئەوەی من تێبینیم کردو بە درێژایی کاری بانگەشەکەت تۆ ڕخنەکانت ئاراستی بەرنامەکانی پارتی دیموکراتی کوردستان کردووە ئایا پێ دوانیە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەرپرسیارە لەم بارە دۆخە دەستخۆش کەیتر پرسیاری بەڵێ ژیان من ئاکار بەختیار لە سلێمانی پرسیارێکم ئاڕاستی دکتۆر ڕۆبیتان دەکەم هەندێک جار دەبیستین کە ئەو کۆمپانیانەی کە عقد وەردەگرن لە حکوومەت ئەو عقدانە ئەفرۆشنەوە بە کۆمپانیەکانی تر ئایا ئەمە تەسیری نابێت لەسەر دواخستنی پرۆژەکە دەستخۆش سپاس ئەو ڕزانیتر کەماوەن دواتر پرسیارەکانە وەرەگرین بەڕێزان هەموو شوێ منم داواکاریەم هەیە و هەمووشیان بە قسەیان کردن هیواداریمەوە سوابن وی بتوانین زۆرترین پرسیارکی وەڵامەکاتان کورتکەنەوە دکتۆر ڕۆبیتان باسی بابەتی گرنگی و بەڕێزە باسی ینی جگە لە مۆزۆ احتیکار نەریتێکی زۆر سێرێ لە وڵاتە عقد کڕین و فرۆشتنی ینی جاری وایە ماشەڵا هەر فۆرمەکە هێشتا هیچ نەبە پارەی دنیای کردووە ینی جگە لە بچێتە پرۆژەکەەوە بێت چەندێک ئەمێ کۆمەتی خۆت بزانین وەکو هەموو ئەو تێرمینۆلۆجیا و زاراوە سیاسیانەی کە بەکارێت لە کوردستانە بازار ڕێزاری ژوک و مۆدلێ بەکارێ لە حقیقەتەک نەخۆی بازار ڕێزات مەرجی هەیە بۆ ئەوی پێ وترێ بازار ڕێزات چێ لە مەرجەکانی بۆ منەوەی کۆمپانیەکان بە ئاسانی بتوانن بچنە بازارڕەوە دەستیان بە زانیاری وەکو یەک بگا بچنە منافەسەیەکی شەریفانە لەگەڵ یەک و دواتریش ئەو شەفافیەتە لە جێبەجێکردن یان منافەسە بۆ ئەوەی پرۆژە وەربگری بۆ تەنفیزکردن لە ڕاستە لە وڵات ئێمە سەرلەبەری ئەو پایانایە ئەو پێگانەی کە بازاری ئازاد لە ڕووی تیۆری و پراکتیکەوە لە سەری وەستاوە ئامادەیی نییە لێرەوە ئەوەی کە چۆن باسمان کرد عقلێتی حیزب چۆن لە ئیداراتی دەوڵەتە ڕەنگی داوەتەوە ئەمەندەش بازار زۆرێک لە بازاری هەڕەمەشی احتیکاری قۆڕخکاری بەخۆیەوە گرتووە جنا لە هەموو مەبەستێک لە ناو دەوڵەتە کاتێک تۆ داوای تەنفیزی کاریەکەی کۆمپانیایەک بەمەرجێتە پێشەوە و ئەی بەستیتەوە بۆ مەرجەوە بەپێی خەسائیسێک و تایبەتمەندیەک کە ئەو کارانت بۆ جێبەجێ بکە بەڵام لێرە کۆمەڵێک کۆمپانیای حیزب هەیە کەم کۆمپانیایە وەکو زۆرێک لە دەڵاڵیەکەن لەو بێنە لەبەرەوەی لە دەسەڵاتەوە نزیکن و حیزبی خۆیانە حکومەکە کۆنتراکتەکان بە ئاسانی وەرەگرن بە سعرێکی معقول و دواتری شەی فرۆشنەوە بە کۆمپانیا لە وڵاتی ترانیە لە وڵاتانەی کە دیموکراتیان تایە و بەرەو پێشکەوتن شەفافیەتیان تایە بەرەو پێشکەوتن و دادگاکان سەر بەخۆن چکە دادگا گرنگترین مؤسساتە بۆ بازار لە ڕستیە چکە هەموو کێشەیەکی بازار لە دادگای یەک لا یەکێت جاوە لە بینی دەوڵەت و کۆمپانیا بێ لە بینی کۆمپانیا مشتریە بێ لە بینی لە دوو کۆپ ئەمە لە وڵاتانە هەیە کە با بڵێ تەنزانیا یا بڵێ وڵاتانەی کە بە قیمەی دواکەوتویی و فەسادی ئیداری باسەکەبخشە دکتۆر باتەگرم باس لەواکە زۆرێک لە لێرە بەعی بازانرێوانێ لە شوێنکە شاهەیە ئەمە نەریتێکە لە بزنس و تابیعیە چۆن خەڵکێت چیمە تۆ شیشە فرۆشێت و زانم خەڵکی شەیە فۆڕینە وان ڕاستێوانە لە اقتصادا لە ئابوووریە کۆمەڵی ئەوراقی دەوڵەتە ئینگلیزی پێن ئۆبلیگیشن بۆ نمونە دەوڵەت کاتێک پێویستی بە پارا بێتێت لە بۆرسای فرۆشێتەوە ئەمانە قەرزە دەوڵەت پارە قەرزەکات ئەمە توانێت دەست بە دەست بڕوا بەڵام بازارێکی هەیە پێوترێ بۆرسە بە علەنی ئاشکراکرێکڕێتەوە و پرۆژە نییە کە ئافرۆشێت یا تەنفیزی پرۆژە نیە کێشی سەرچەکەی لێرایە کۆمپانیەکانی حیزب لەبەر ئەوەی لە ناو بازار ڕاتوانای تەنفیزی ڕاست و خۆیان نییە و لە حیزبی شۆ نزیکن کۆنتراکتەکان عقدەکان وەرەگرن و ئەیفرۆشنەوە بە کۆمپانیا ڕاستەقینەکان بەڵامەوە زەرر لە کۆمپانیا بە قازانجێکی ناڕەوای دەستخۆش کاک ڕابوون پرسیارێک بووە تۆ باسی واکە کە تۆ وەک شەهید و قوربانیدان لە خێزان و بنەماڵەکە تا قوربانێکی زۆر یا وەڵامی ئەبینرێ ئەوەیە کە تو ئەمانەت وەکو کارتێکی انتخابات بەکارنێنە وەکو بانگەشەی خۆت کۆمەنتی خۆ لەسەرۆچیە بۆی پرسای دومیش لێ بکەیت بەڵێ وەڵام من دوو پرسیارم بۆ هاتووە ئەگەر پرسیار هەردوو وەڵامەکە هەردووکیان بێ وەڵامت کەشە باسی واکە ڕەخنەکانە زۆرتر ئاراستی پارتێکی وەکلێکێتی ئایا وەچێکی شەریک نییە سەبارەت بە پرسیاریەکان بەداخەوە لەژێر کارکردی یەکێتی پارتی لە کوردستان ئەخلاقێک پێیا بکە ئەخلاقێکی ناڕەسەن و ناجوامێرانە و ناسیاسیە ئەویش خەڵکانێک بۆ نە دەڵم کچی شەهید فڵانم یا کوڕی شەهید فڵانم یا ئەوەندە خەڵک لە خێزانەکەم خزم کە کار شەهید بوون کە لە ڕاستیا پەیوەندیان بە سیاستەوە نییە پەیوەندیان بە بواری گشتیەوە نیە من بۆ خۆم لە بواری سیاست و فکری سیاسی دایم قسەیەکم کردو ئەڵێم سیاست واتە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ بەرژەوەندی گشتی نەک تایبەتی کاتێک قەز بابەتێک دێت سەر بابەتی بەرژەوەندی تایبەتی واتە لە سیاسی بوونەوە دەگوازرێتەوە بۆ مافیای سیاسی یا بازرگانی سیاسی بۆ نمونە بۆ بینەرە خۆشەویستەکان وازحتر تێبگەن مەبەستمانچیە بۆ نمونە کەسێک دەکرێت کچی شەهیدێکی سەرکردە یا کوڕی شەهیدێکی سەرکردە و قارەمان و دلێر بوو بێ ئەم شەهیدە بە درێژایی تەمەنی ژیانی سیاسی خۆی دیفاعی لەگەلەکەی کردبووە بەڵام کچەکەی یا کوڕەکەی بوو بێ بە بازرگانی سیاسیان مافیای سیاسی ئەوەی کە تۆ باوکت یا
دایکت شهید بوون و قوربانی بوونەتە قوربانی سیستەمێکی سیاسی دیکتاتۆر بنەوەی سەدام حوسێن ئەمە پاکانە بۆ تۆ ناکە کەسێکی باشی کارکتێکی باش تێ و شایستی ئەوەی دەوڵەت بەڕێوەبەری لە ڕوانگەی تایبەتی خۆمە ئەوم بازرگانیکردنە بە خوێنی کەسانێکەوە کە پەیوەندیان بەو بابەت و چێشۆ ململانێ سیاسیانەوە نییە کە ئێگە کەسەکە خۆی بەعدەنێکی باش بێت یادیە شانازی بە هیچ شێوەیەک هیچ پێویست ناکات پەیوەندی بەڵام لەناو کاندیدەکانی گۆڕانە هەیە شانازی بەوەکە کوڕە من بەبێ ئەوەی ئیشارە بۆ کاندید فلان لیزیان کاندید بکەین من پێم وایە نەریتێکی سیاسی نزمە هیچ کارکتەرێکی سیاسی هیچ کاندیدێکی سیاسی نابێتە کاندیدێکی شایستە نابێتە کاندیدێک کە شایستەوە بە دەنگی بۆ بدەن لەبەرەوەی باوکی یا دایکی یا باپیری چ کارکتەیەک بووە ئینسان خۆی لە خۆی بەرپرسیار لە بەردەم ڕای گشتیدا ئەبێ ئەو شایستەیە لە خودی خۆتدا بێ نەک لە کەسانیشتر کە پێیان بە تۆ نیە بۆ پێم وایە ئەخلاقێکی ناجوامێرانەیە وەک جۆرێکە لە بازرگانیکردن بۆیە پرسیاری دووەم زەحمەت نەبێت پرسیاری دووەم من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ململانی سیاسی لە کوردستاندا بۆتە ملحق و پاشکۆی پارتی دائما تۆ لە ململانی سیاسیدا لەگەڵ کارکتەی سەرەکی و هێزی سەرەکی ململانە دەکەی من دائما وەکو لە کەمپینەکانیشمان ڕامگەیاندووە لە کوردستان ئێستا دوو هێزی سیاسی دوو ئەجەندای سیاسی ململانی سەرەکییان هەیە پارتی دیموکرات کە بەڕێوەبەری سەرمەشقی ئەجەندایەکە کە ئەجەندای چەسپاندنی حکمی بنەماڵەیە و تێیدا هاوڵاتیان ملکەس دەکرێن بۆ بنەماڵێکی دیاریکراو و بزنەوەی گۆڕانیش ئەجەندای چەسپاندنی حکومەتێکی دیموکراتە لەسەر بنەمای هاوڵاتی کە هاوڵاتیان لە جیاتی بنەماڵ و خێڵ و عشیرەت لەسەر بنەمای هاوڵاتی بوون پێناسە دەکرێن و تعاملیان لەگەڵ دەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ململانی سیاسیەدا بۆتە پاشکۆ و ملحق و دەستکەلای دەستی پارتی دیموکراتی کوردستان شەریکە بەڵێ شەریکە وەک دەستکەلایەکە بەدەست پارتیەوە کەواتە بۆی ئێمە ململانی سیاسی لە کوردستان ساخ بکەینەوە دەبێت لەگەڵ پارتی دیموکراتدا ساخ بکەینەوە هەر یەکێتی وەک حزبێکی سیاسی چکە لە بنەڕەتەوە تۆ لەسەر ئەجەندایکی سیاسی قسە دەکەی ئەوەی فلانە کەسایەتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کەسێکی باشەیە پیاوێکی باشە ژنی خانمێکی بەڕێزە ئەمە دەرمانی ئەوە ناکە بەو دەردی ئەوەمان ناخوا کە یەکێتی ئێستا هێزێکی سیاسی بووەتە پاشکۆی پارتی بۆتە دەستکەلایەک بەدەست پارتیەوە بۆ جێبەجێکردن و چەسپاندنی ئەجەندای حکمی بنەماڵە و ڕابەرایەتی و سەرمەشقەشی پارتی دیموکراتی کوردستانە بۆیە ڕووی ڕەخنە بەتیژی لە پارتی دیموکراتی کوردستان گرتووە بە درێژایی بانگەشە دەست خۆش دکتۆر سلێمان پرسیارێکە بۆ هاتووە تەڵان زانکۆکان لە زۆربەی ئەو وڵاتانی کە ئالوسال ئەڕۆم بەڕێوە زانکۆکان ئیتر حکومەت دەستکاری خەریتی حکومەتەکەن ینی و لە هەرێمی کوردستانیش دنیای خوێنکاری چالاک و لێهاتووە لە خۆپشاردانەکانە ڕۆڵی خوانە ژێڕاوە پرسیارەکە ئەوەیە کە سیستمی خوێندی باڵا لە هەرێمی کوردستانە چۆنە بینیەوە ئایەوە پرۆژەتان هەیە مەسەلەن ئەگەر شڵات چوونە پەرلەمان دواتر چوونە حکومەت دەستکاری ئەم نەخشەیە بکەنەوە سەر لە نێودای ڕێژنەوە دەستخۆش طبعاً ئەرچی پەرلەمانتاری لە سەرەتادا دوو ئەرکە ئەرکێکیان لەگەر هاوڕێکانم بە تیم ئێمە ئینشاءالله وعدی ئەوە دەدەین کە ئەو پرۆژانەی کە لەلایەن هاوڕێکانمان لە دەورەی پێشترەوە ڕێگریان لێکرا بوو بەو زۆرینەیە کە یەکێتی و پارتی هەیەیان بوو ئێمە بەردەوام دەبین و جێبەجێ دەکەین ئینشاءالله و لە کاری دووەمیش هەر بە شێوەی تیم دەکرێتن ئەمە لەگە هاوڕێکانمان ئەم بەرنامەی بزوتنەوەی گۆڕان جێبەجێ دەکەین خاڵ و نقطة إن شاء الله أما وعدوا بلين بيتن للايان منو للايان هاوركانم بالنسبة أم باقراوندي خو من كهريك لا بسبوريشي معينة ودين طبعا من وكو أكاديميك أو كدرشي بيدكم لسيستمي خويندني بالاك لا حريم كردستان ده هي أم إما خويندني بالا من هي بس تنهبو أوي كبلين خويندني بالا من هي تو سيري برهمكاني خويندني بالابك برهمي خويندني بالا دوشتن يشان درسواني زانكو كانن دوام يان تويجينەوە کادر توێژنەوەی زانستی من کە توێژنەوەی زانستی مەفروزە بکرێتن بۆ ئەوەی چارەسەری گرفتێکی معەنی بکەیت تاکو ئێستا بە هیچ توێژینەوەیەک هیچ گرفتێک لە کوردستان چارەسەر نەبووە کەواتە توێژینەوەکانمان تەنها بۆ کردنی وەروها دەرچوانمان لەو ئاستەدانین کە بتوانین ئێمە ئەتمادیان بۆ بکەین بۆ بەرپرسیارەتی جێبەجێکردنەکانی ئەرکیان کە لە ناو دام و دەستگاکانی وڵاتدا لە ناو هەرێمدا هەن بۆیە ئێمە لە 4 ساڵی داهاتوودا گرنگی بە سێ بنەما دەدەین کە لە خوێندنی باڵادا پێویستە چارەسەری بکەین یەکیان سیستەمێکی گونجاو و شیاو و سەردەمیانە کە لەگەڵ هەموو پێشکەوتنەکانی سەردەمدا بگونجێتن نەک ئەو سیستەمە کۆنەی کە لە زمانی بەحسەوە هەبووە بۆ ئەوەی قۆڕکاری حزبی و کەسایەتی و هەروەها نەخێر تاکو ئێستاکە نەگۆڕاوە حتا لە قەراراتی ساڵی شێستەکان و هەفتەکانیشی تێدایە دووەمیان بەڕێوەبردن و کارژێرێک لەسەر ئاستی لێوەشاوەیی و بەرپرسیارەتی بێتن نەک لەسەرەوەی کە وەک غەنیمەیەکی حزبی بیدەن بە فلانکە حزبی فلانکە کەس و فلانکە نزیکە لەو حزبە بۆ ئەوەی بتوانێت ئەو کاتە کار بکاتن بۆ جێبەجێکردنی مەهامەکانی لەناو سیستەمەکەی خوێندنی باڵا نەک بۆ جێبەجێکردنی ئەرکە حیزبەکانی سێمیان دەستەبەرکردنی هەموو پێداویستەکان بە ئالیەتێکی گونجاو ڕێک و پێک و سانە نەک وەک ئەوەی کە ئێستا کە قۆڕ کراوە ئەم سێ بنەمایە دەگرین و
و وردەکاری لە ناو استراتیژی سیستەمی خوێندنی باڵادا بە وردی دەردەکەوێت. پێتان وایە کێشەی زۆر گەورە لە خوێندنی باڵا و سیستمی خوێندنی باڵا هەیە لە هەرێمی کوردستانە؟ بەتەکید طبعاً ئەوەی کە لە خوێندنی باڵا هەیە تەنها تەسیری نابێتن لە کاریگەری نابێتن لەم ڕۆی کوردستان، بەڵکو تا کاریگەری دەبێتن لە نەوەکانی داهاتووشدا. ئەمەی کە ئەمڕۆ کە بەناوی خوێندنی باڵا دەکرێتن نەوەیەکمان بۆ بەرهەم دێنێتن کە ئێمە نەتوانین بەیانی اعتیمادی پێشکەوتنی وڵاتی لەسەر بکەین. ئەمەی ئەمڕۆ دەکرێتن تەنها خوێندەوار بەرهەم دێنین، ئەمەی کە لە توێژینەوەکان دەکرێتن تەنها ئەوراقن و چەند ڕموزێکیان لەسەر دەکرێتن. ئەمانە خوێندنی باڵانین بەتەکید پێویستە ئەوەی کە بەناو خوێندنی باڵایە بخرێتەوە سەڕێڕەوە ڕاستەکەی خۆی کە خوێندنی باڵا و ئەهدافەکانی خوێندنی باڵان کە لە 4 ساڵی داهاتوودا ئێمە کاری بۆ. دەستخۆش بینرانی بەڕێز ناوڕێکی ترمانە بێ دوای و ناوڕێی کە گەڕینەوە ئیشەڵڵا ئەو بەڕێزانی تریش پرسیار و کۆمنتی خوانە بێ لەگەڵمانە بمێنەوە. شەو بەدێ خەم سەرێنە سەرسەرینە سەرسەرین یاو ئەبێ دایم خەمی قەوم و وڵاتی خۆی هەبێ ئەو کەسانەی بێخەمن حاشانەوەی ئەم خاکەنین ئەو کەسانەی بێخەمن حاشانەوەی ئەم خاکەنین قەومی گوڵ ئیساتی کرد بۆ عالەمی سەروی زەمین میلەتێکی قارەمانم هەر ئەبێ سەبەب بژین قەومی گوڵ ئیساتی کرد بۆ عالەمی سەروی زەمین میلەتێکی قارەمانم هەر ئەبێ سەبەب بژین میلەتێ لاری لە ڕێگەی سەر بەخۆی نیشتیمان بێتە بەرسێدار و بێترس بەدەم بەخەندە و پێکەنین میلەتێ لاری لە ڕێگەی سەر بەخۆی نیشتیمان بێتە بەرسێدار و بێترس بەدەم بەخەندە و پێکەنین ئەو میواناوێ ئەژی بە دوژمنیە شەقبەرێ خاوەنی ڕۆڵەی نەبەردە و خاوەنی عەزمی بەتین ئەو کەسەی ژیانی لە ڕێگەی نیشتیمانە بەختەکە پێی مەڵێن مرد و شەهیدە وا لە فیردۆسی بەرین پێی مەڵێن مرد و شەهیدە وا لە فیردۆسی بەرین. دیسانەوە سڵاوتان لێبێت بەڕێزان کێ لە ئێوە پرسیاری هەبوو؟ بەڵە قوربان. من ناوم سەڵاح قادرە دانیشتووی وڵاتی سوید. پرسیارەکەی من ئاراسی دکتۆر ڕۆبیتانە. کەسانێکی زۆر هەن کە داوای مافی پەنابەریەکەن لە وڵاتانی دەرەوە و هەندێکشان بە زۆر دەنێنرێنەوە. ئایا بۆچوونی ئێوە بەرامبەر ئەو پەنابەرانە چییە کە بە زۆر دەیان نێرنەوە بۆ بەختایە بۆ هەرێمی کوردستان؟ باڵێ دەستخۆش سپاس. من سیڤەر جومعە لە سلێمانیەوە. بەخێرهاتنی میوانە بە ڕێزەکانەکەم. پرسیارێکم هەیە بۆ دکتۆر سلێمان چۆن خەڵک و دەنگدەران دڵنیا دەکەنەوە کە بزوتنەوەی گۆڕان بەرژەوەندی حیزبی لەسەر و بەرژەوەندی گشتیەوە دانانێت؟ دەستخۆش. باڵێ دەستخۆش. بۆ دکتۆر سلێمان ناوم سەروا سەدیقام وەک کاندیدێکی شاری هەولێر ئایا ڕەوشی هەڵبژاردن و یان ڕەوشی دەنگدانی مایکەبێنیتە پێشەوە باشڵە ڕەوشی دەنگدانی خەڵکی هەولێر بەرامبەر بە بزوتنەوەی گۆڕان چۆن هەڵە سەنگێنە وە کاندیدێکی شاری هەولێر؟ باڵێ دەستخۆش سپاس. بەڵێ من ئەردەڵان لە هەولێرەوە پرسیارێکم بۆ بەڕێز کاگڕابوون کاندیدی ژمارە 94 هەیە. پرسیارەکەم ئەوەیە من بە درێژایی حملەکانی هەڵبژاردن و بانگەشەکان تێبینیەوەم کردو زۆرێک لە کاندیدەکان لە هەموو لیستەکاندا هەمیشە وەکو شانازێک ئاماژە بۆ کەسایەتی خۆیان و ڕابردوی سیاسی ئەو کار و چالاکیانە ئەکەن کە ئەنجامیان داوە. بەڵام لە کاتێکدا تۆ کە لە زانکۆی سەلاحەدین مامۆستا بوویت و لەسەر ڕخنەگرتن لە سیستەمی سیاسی لە زانکۆ دەرکرایت هەرگیز ئاماژەت بە هیچ شتێک لەم بابەتانە نەکرد و لە بەرامبەردا هەمیشە من تێبینیم کردوتەوە لە هەموو شوێنێکدا هەمیشە جەخت لەسەر دوو ئەجێندای سیاسی دەکەیتەوە و ئەجێندای سیاسی یەکەمیان بە ئەجێندای بزوتنەوەی گۆڕان لە قەڵەمە دەیت و ئەجێندای سیاسی دووەمیان بە ئەجێندای سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە قەڵەم دەدەیت. دەست خۆش زۆر سپاس. دکتۆر ڕۆبیتان ئەو بە ڕێزە پرسیاری کرد باسی
طبعا لە دوو هەڵقەی پێشووتریشان تەوەرە شێواز جیاوە زورۆژێنراوە بەڕێستان هیچ قسەیەکی جدیتە کۆنکریتیتانێ لەسەرم بابەتە خەڵکانێک هەیە لە ئەوروپا و ئەگەڕێنرێنەوە دیپۆرتەکرێنەوە مەسەلەن بەتەمان ئیش ئەمە لە ئەژندای ئیشی کاری ئێوایە یان جارێ نهاتێتەوە ئاستەیان فەرموو من خۆم بۆ ماوەی ساڵ و نیەک ڕێخەری ژووری ڕەوەندی کوردی بزوتنەوەی گۆڕان بووم بۆیە زۆر شارەزام لە سیاست و تێڕوانینی بزوتنەوەی گۆڕان بۆ ڕەوەندی کوردی و ئەو کێشانەی کە ڕەوەندی کوردی دووچاریە بێ بەداخەوە هەتا ئێستا ڕەوەندی کوردی گرنگجیشی و تۆی پێ نەدرا ڕەوەندی کوردی و ڕەوەندە بووە کە لە مێژووی ئێمەدا هەیە بەشێکی بریتی بووە لەو شۆڕژێ ڕوو پیاوژنە قارەمانانەی کە لە پێناوی وڵاتە جەنگاون و بەشێکیان بریتی بوون لەوەی کە لە ئەزەمات و شەڕی ناوخۆیان شەڕی ناوخۆیان نەکردو بە جیانێشتون و لازمەی اقتصادیا بن بە بانقێک بۆ میلەتی کورد و لەوێ پارەیان نردوێتەوە و نیشتیمان پەروەریکی زۆریان پیشانی وڵاتەکەیانەوە و هەتا ئێستاش لە هەموو ڕووداوەکە لە بەجینۆساید ناساندنی کەیسەکانی ئەنفال لە داکۆشیکردن لە مافەنەتەوەیەکانی پارچەکانی تر ڕەوەندی کوردی حزور و ئامادەیەکی زۆر زۆرگەنگ بەڵام تا ئێستا دەسەڵاتی سیاسی کوردی دووریان ناگرێ تەنان دەکاتە دەرەجەیە کە دەنجیان ناخوا ینی تۆ زۆر ناخۆشە بۆ ڕەوەندی کوردی بەو هەموو خۆشەویستیەوە بۆ کوردستان هەیەە لەو دوورەوە مافیەوەیان پێ نەدراوە کە دەنگ بن لە دیاریکردنی چارەنووسی وڵاتەکەی خۆیانە معلم کە بۆ نمونە لە ئەڵمانیا بژیت بۆ جنسیەتەبێ بۆیان هەیە چارەنووسی ئەڵمانیا دیاری بکەن بەس بۆیان نییە هی کوردستان دیاری بکەن ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان زۆر بە کورتی باسی بکەم ڕەوەندی کوردی بە سەرمایەیەکی مرۆیی و ئەزمموی زۆر گەوری میلەتەکەی خۆمان نەزانین بە کەسانی دڵسۆزیان نەزانین لە کاتێکامە لە پەرلەمان نبین ویا خود لە حکوومەتە بین و توانای تەرفیزکردنی ئەوانەمان هەبێ ئێمە ئاوردانەیەکی زۆر جدیمانە بێ لە دەنگەکانیان لەو کێشە قانونیانەی کە لە کاتی گەڕانەوە لێرە لە محکەمەکان و دادگەکانی ئێرەیە تووشیانە بێ و هاوکاتیش بۆ دیپۆرتکراوەکان کە دیپۆرتەکردنەوە مەتارەکانی بەغاکە گەنە ئێرە گەنجن تووشی کێشەی دەرونیە بنەوە چەند کەسێکی خۆ کوشتنمان هەیە لەوانەیە کە گەڕاونەتەوە بۆ ئێرە تووشی بەتاڵا بن و کاتە پرۆگرامی کەی بزوتنەوەی گۆڕانی تایبەتی هەیە بۆ ئیستیقبالکردنیان و بۆ ئامادەکردنی شوێنە بۆ حەوانیان بۆ دۆزینەوەی کار بۆیان بۆ دابینکردنی بیمەیەک بوویان زۆر بە کورتی دکتۆر یعنی ئێوە پێتان وانە قسەیەکی باوە کرێکە ئەو گەنجەی چوە دەرەوە ئەوە سەرمایی لە دەستشوی ئێمە ئەوە پێتان وایە نەخرمە تاقەیەکی کامینە زۆر باش توانێت استقلال کرێ بەکار بێنرێ بە تەشید من خۆمە شێکم لەوانەیە لە ساڵی 94 کوردستان بەجێشت و ساڵی 2008 گەڕامەتەوە لە پرۆسی و پۆزیسیۆنبوونی کوردیا بەشداریم کردو و بۆیە تەسەوەرەکەم لە خەڵکانی ئەوانەی کە لەوێن هەموو لە من باشتر نەبن هیچ لەگەڵ نافرق خۆمە دەستخۆش مامەستا ڕابوون ئەوە کاک ڕابوون یانیەوە لە حەڵقەکانی پێشوشا و کێشەی مامەساوینەم هەر هەبوو هەرچەندە پێمەڵی تەرکیبە بەس من وا دیار بووم تەرک نادرێ ئەوە بەڕێزەی پرسیارێکی و باسی کە تۆ شانازی بە شەهیدەکانتەوە ناکەی ئەمە ڕێزی کە پرسیارەکە دیسانەوە باسی واکە کە خەڵکیشی کە شانازی بە باگراوندی سیاسی و شاروشتی خوانەکە مەس ئەمە پێتوانێ مەشتێکی شەرعی کەسێک باسی خۆیەکە خۆ ناڵێ من ئێستا لەدایک بوو ێ بڵێ من دوێنێ خەریکی چی بوو و چکارە بوو بەڵێ جارێ دوو قسەی بچووکت بۆ ڕاستکەمەوە بەداوای لێبردنەوە یەکەم من نەموتۆ شانازی ناکەم وتومە بازرگانی پێوە ناکەم بە خوێنی شەهیدەکانەوە سەبارەت بەو برادەرش ئەوش دەڵێت تۆ بۆ تەرکیز ناکەی سەر بابەتی شخصی تەرکیزەکەی سەر ئەجەندای سیاسی جارێ من دوای ئەوەی ماستەرم لە بریتانیا تەواو کرد بە جۆش و خرۆشێکی زۆرە و بە دڵێکی گەرمەوە گەڕامەوە بۆ هەولێر بۆی لە هەولێری پایتەخت لە زانکۆی سەلاحەدین خزمەتی خوێندکارانی کورد بکەم بەڵام لەسەر ڕخنەگرتن لە مەسعود بەرزانی و دەسەڵاتەکەی مەسعود بەرزانی لە زانکۆ دەریان کردم من شانازی دەکەم بەوەوە کە لەسەر ڕخنەگرتن لە سیستەمی سیاسی و لەسەر ڕخنەگرتن لە خراپ بەکارهێنانی دەسەڵات لایەن حزبەکەی مەسعود بەرزانی و یەکێتی نیشتمانیەوە لە زانکۆ دەرکراوم خۆ من مەسعود بەرزانی نەبووم دەبابەکانی بەعسم هێنابێتە سەر هەولێری پایتەخت من پێم وایە لە نێوان من و مەسعود بەرزانی داگەری چەکمان سزا بدرێن دەبێ مەسعود بەرزانی سزا بدرێ بۆیە من شانازی دەکەم کە لەسەر بابەتێکی جێشانازی سزا دراوم بەڵام ئەوەی کە لەبەرچی من سەرنجم دەخەمە سەر ئەجەندای سیاسی نەک بابەتی شخصی و بازرگانی بەڕابردوی سیاسی خۆمەوە ناکەم ئەوە لەبەر ئەوەی من پێم وایە سیاسی ڕەسەن سیاسی جوامێر و دلێر لە باتی ئەوەی سەرنج بخاتە سەر بابەتە شخصیەکان و بازرگانیکردن پێیەوە سەرنج دەخات سەر بەرنامە ئەجەندای سیاسی و خەڵکی ڕادێنن لە جیاتی ئەوەی تەرکیز بکەنە سەر بابەتی شخصی سەر تەرکیز دەکەنە سەر ئەجەندای سیاسی من پێم وایە سەرڕای ئەوەی کە 31 لیستی ئەحزاب و هێز سیاسەکان لە کوردستان بەشداری ئەم انتخابن بەڵام دوو لیستی سەرەکی لە ململانەی سیاسیدان و دوو ئەجەندای سیاسی هەیە هێزیشان پارتی و ئەجەندا سیاسیەکەی
سیاسەکەیەتی کە ئەجەندای چەسپاندنی حکمی بنەماڵەیە لەسەر شێوازی سعودی و هێزەکەی تر بزنەوەی گۆڕان و ئەجەندا سیاسیەکەیەتی کە چەسپاندنی حکوومەتیشی دیموکرات و لیبراڵە لەسەر بنەمای هاوڵاتی بوون کە تێیدا هاوڵاتیان لە جیاتی ئەوەی لە گۆشەنیگای بنەماڵە و عشیرەت و خێڵەوە پێناسە بکرێن وەک هاوڵاتی سەربەرز و ئازاد و سەروەر سیر دەکرێن و هەموو هاوڵاتیانی کوردستان لە بەردەم یاسادا یەکسان دەبن. بەڵام تۆ یەکێتی زۆر خسۆتە دەرەوەی ئەم هاوکێشەوەی لا لەم وڵاتە جاری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی بنێران بە غەڵەت تێم نەگەن یەکێتی ئێستا بۆتە لاشەیەک لە نێوان دوو بنەماڵەدا ململانی ئەوە لەسەر دەکرێت کە یەکێتیوە کۆمپانیایەک بنەماڵێکیان لە هەولێر و هەموو ئەجەندا و خەونی سیاسی ئەو کابرای هەولێر بۆ تاوەی کە کوڕەکەی بگەێنێتە پەرلەمان و ئەم برادری سلێمانیش ئەو بنەماڵی سلێمانیش سەرقاڵی بازرگانی و پرۆژە بازرگانەکانی خۆیان بووی ئاگیان لە هیچ پرۆژە و ئەجەندایەکی سیاسی نەماوە لە بەرامبەردا ئەوانە بۆ پاراستنی بەرژەوەندی و بازرگانە سیاسەکانی خۆیان بوونەتە ملحق و پاشکۆی پارتی دیموکراتی کوردستان و ئەوە پارتیە کە پرۆژە و ئەجەندایەکی ترسناکی هەیە بۆ چەسپاندنی حکمی بنەماڵە لە کوردستان و لە بەرامبەردا بربەستی سەرەکی لە پێش ڕێگرتن لەم ئەجەندا ترسناکەی پارتی بزنەوەی گۆڕان و ئەجەندا سیاسیەکەیەتی کە ئەجەندای چەسپاندنی حکوومەتێکی دیموکرات و لیبراڵە و پێناسەکردنی هاوڵاتیان لەسەر بنەمای هاوڵاتی نەکرێڵ و عشیرەت و ئەو شتانە و بۆیە ئەو دوو ئەجەندا کەوتنەوە بەرامبەر یەک و دەبێت دەنگدەران لە 21 مانگ لەسەر بنەمای ئەو دوو ئەجەندای دەنگ بدەن. دەست خۆش مامۆستا سلێمان دوو پرسیارە بۆ هاتووە دانیشیان باسی ئەوە کە چۆن ئێوە دەنگدەران دڵنیاکەنەوە ئێوەش دیسانەوە ناچنەوە سەربای بەڕەکۆن و ئەوەی کە یەکێتی پارتی کردیان ئێوەش ینی چه زمانێکیان بە دەنگداریکی حکوومەت چۆ زمانەی بە من مەسەن ئەوەی ئەوان کرا دووبارەی نەکەیت. طبعا ئەم پرسیارە ئەمە زۆر زار پارتی و یەکێتی لە کاتی فەشەلبوونیان لەم دەسەڵاتە لە کاتی ئەو نائەمینیە کە کردویانە لە فترەی ڕابردوودا وەروها قۆڕەکردنی ئەم دەسەڵاتەوە بەکارهێنانیان بۆ بەرژەوەندی حیزبی خۆیان زۆر زار ئەمە بە خەڵک دەفرۆشنەوە کە ئەگەر بێت و بزوتنەوەی گۆڕانیش بێتن لە ئێمە باشتر نابێتن هیچ سەبریدێکیان نییە بۆ کارەکانی خۆیان بۆیە دەیانوێتن وا لە خەڵک بگەێنن کە بزوتنەوەی گۆڕانیش بێن نەڕێزی خۆیان بەڵام بزوتنەوەی گۆڕان بە دوو خاڵ توانیتی دڵنیایی خەڵک بکاتەوە قەنەعەتی بە خەڵک هێناوە یەکیان بزوتنەوەی گۆڕان هەردەم لە خلالی ساڵی ڕابردوو بەڵێنەکانی خۆی ڕازگۆیانە هێناوەتە دی ئەم پەیام و ئەم دروشم و هەموو ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی کوردستانی داوە ڕازگۆیانە هێناوێتەکەوە دووەمیان بزوتنەوەی گۆڕان هەر لە سەرەتای دروستبوونی بە شێوازێکی نوێ حزبایەتی کردووە تو ئەگەر بێت و سەیری هەیکەلی بزوتنەوەی گۆڕام کەی وەک حیزبێک یان وەک بزوتنەوەیەک یان وەک حرەکەیەکی سیاسی وەروە شێوازی کارکردنی بکەی بۆت ڕۆن دەبێتەوە کە کاتێک ئەم بزوتنەوەیە دەسەڵات بگرێتە دەست ناتوانێت بە هیچ شێوەیەک هەیمەنە لەسەر حکومڕانی بکاتن لە کاتێکە کە یەکێتی و پارتی دەستگا و دامەزراوەی حیزبی زەبەلایان هەبێتن ئەمە دەکەن بەم شەخۆل لەسەر حکوومەتی دامەزراوەی لاوازی حکوومەتدا لە بەرامبەردا بزوتنەوەی گۆڕان هەیە بزوتنەوەی گۆڕان دامەزراوەی بچووک و ئەکتیوی هەیە مؤسساتی بچووک و ئەکتیوی هەیە بەڵام فراوان لە شەبکاتی حزبی لە بەرامبەردا حکوومەتێکی بەقووە دروست دەکاتن بۆیە ناتوانێتن وەروە شێوازی کارکردنی بزوتنەوەی گۆڕان لە بڕی ئەمەی جێیشێک لە ڕێخستن و لە پێشمەرگە و لە چەکدار و لەمانە دروست بکاتن نەخێر بزوتنەوەیەکی جەماوەری ئەمانە تەرجەمە ئەبن یعنی ئەمە هەموو جیاوازیانە باشە لە ئاسی تیۆری ئەمە تەرجەمە ئەبن لە داهاتووە لەواچ بۆ ئۆپۆزیسیۆن ئەمە عیبی نەبێت بەس لە دەسەڵاتە لەواچ وێنەی ئێوەش بگۆڕێ بەڵام ئەوە لە داهاتووە توان خەڵک خۆی ئەو وێنێ ببینێ سەر پرسیارەکەی تر ببوورە لەبەر کاتی بەرنامەکە زۆر کەم بۆتەوە لە انتخاباتی پێشوازان بزوتنەوەی گۆڕان لە هەولێر نزیک بە 112,000 دنیا نایازیات ئەو بەڕێزە پرسیاری ئەوە کە ئەڵێن وەزعی گۆڕان لەسەر لە هەولێر زۆر باش ینی ئەمێ بە کورتی کۆمەنتی تۆ بزانن فعلەن ئەم وەزع باشێ لە چیە وەزعەکەت چۆنە ئایا لە هەولێر کاکەجان خەڵکێک هاوڵاتیەک لە زاخەوە تا دەگەیتە خانەقین هەمان مافخورانی هەیە بەدەستی ئەم دەسەڵاتەوە ئەوەی کە لە هەولێر و لە سلێمانیە هاوڵاتیەک لە سلێمانی چەند داغدارە لەم دەسەڵاتە بە هەمان شێوە لە هەولێر و لە دوهۆچیش بە هەمان شێوە داغدارە بەڵام ئەوەی تاکو ئێستا جیاوازیەکە قوڵ بۆ تۆ لە چی بووە لە تەحمل و لە تەعاملی پارتی بووە لەگەڵ ڕەوشەکە کە جیاواز بۆ لەوەی کە لە سلێمانی هەبووە ئەمان تەحملیان کەمترە بەرامبەر ڕای ئازاد بەرامبەر ڕای جیاواز وەروها تەعاملکردنیان شێوازێکی تر بووە شێوازێکی دیکتاتۆریانە بووە شێوازێک بۆ کە خەڵکیان ئەزیەت داوە بۆی ئەمە کاتێکی ویستووە ئەوەی ئێستا کە هەولێر گەیشتێ من دڵنیات دەکەمەوە کاکەسی بەرجان ئەوەی کە لە 25 حەفت لە سلێمانی چاوجی گرت و بزوتنەوەی گۆڕان سەری هەڵدا لە 21 ئێمە لە هەولێر چڕی دەکەینەوە مفازەیەکی گەورەشمان پێ لە هەولێر دەست خۆش بەڕێزان کاتی بەنامەکە بەرەو کۆتاییە چێگەرێکی بە دقەیەک دەقەونیوە کە خیر کۆمەنتی خۆتان بزان ئەمێ بزان لەسەر ئەوەی دوتۆ ڕۆبیتان هەر دانان بۆی کە خەلەل هەیە مشکلە هەیە گەندەڵی هەیە دانان بەسە یان نەخێر دانی پیانی دانان ئەم هەنگایەکە هەنگاوی دوم پێتوانێت دەستێکە یا لیا پەرێگرافەکە کۆتاییە
هەموو ڕیفۆرمێک پێویستی بە دوو بەشێ بەشێکیان ئێرادەیەکی سیاسیە دۆزینەوەیە بە وەسفکردنی شتێک لە بەردەمتایە دواترەوەیە کە تۆ میکانیزمێک بێت چ میکانیزمێک پێمە 4 ساڵی ڕابردوو لە ئۆپۆزیسیۆن نابووین و زۆر دروشم و پاکیجیشمان پێشکەش کرد بۆ ئەوەی کە پیشانی بنکە ئێرادەیەکی سیاسیمانەیە ئەم جارە لە بەرنامەی سیاسیمانە زۆر بە وردی لەسەر پێیکەری ئیداری و پەیوەندەکانی پەرلەمان و سێ دەسەڵاتەکە و جیاکردنەوەیان ئەو زۆر لە دیسنترالیزیشن وردکردنەوەی دەسەڵات بۆ خوارەوە نزیکی هاوڵاتی لە دەستگای ئیداریەکانەوە بە میکانیزمی نوێ کە لە وڵاتانی دیموکراتی وڵاتانی ڕەفاهاوانە وێڵفێرن بەکارهێنرێ ئێمە زۆر پرسێکی نەمجارە و بەرنامەیەکی حکومڕانیمان پێ بۆ ئەوەی کە تەنها شارەزای ئەوە نیم گەندەڵەکان لەکوێ بەڵکو ئێمە میکانیزمان پێ بۆ چاکردنی بە وردەکاری تەواو دەستخۆش کاک ڕابوون ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە هەیە خێری ئەوەنە تیاماوە پێ ئینسان بڵێت چانسێکی تریان بابینەوە احتیمالە بەرەو باشمشن یایی تر کەڵکی ئەوەی نەماوە پێویستیش ناکەونە تاقیاکەیتەوە 20 ساڵ کەباب خواردنیش بێ بەسە بیگۆڕن بە شتێکی کەوە نیە جارێ ئەوەی کێچێتی پارتی توانیوانە زیاتر لە 20 ساڵ دەسەڵاتەکەی خۆیان بەردەوام پێ بدەن لەبەری دوو دەسەڵاتی نادیموکراتن ئەجینا بە دەگمەن لە تاریخی دیموکراسی هەیە هێزێکی سیاسی زیاتر لە 20 ساڵ خەڵک دەنجی پێدا بێتەوە ئەگەر چاچیش ببن بۆنمە کابراایك وەک چەرچەڵێکێک لە سیاسی هەر بەناوبانگ و گرنگکانی تاریخی بەریتانیا سەر ڕای ئەوەی سەرکەوتنی گەوری بەدەستێناوە لە جەنجی دووهەمی جیهانی بەڵام لە انتخابات دااتۆ حزبەکەی دەدۆڕێنێ انتخابی یەکسەر دوای جەنجی جیهانی دووەم ئەوەی هەر وە گوتمان ئەم دوهێزا من لە چەندی شۆن و مناسبەتی تریش ئاماژەم بۆ کردووە جۆرێک مافیای سیاسی و جۆرێک فاشیزمی سیاسی لەم دوهێزەدا دەستیان گرتووە بەسەر جومگە هەر ئەساسیەکانی دەوڵەتدا و ڕۆژ بە ڕۆژ ئەگەر بزنەوەی گۆڕان پێشی پێ نەگرتایە و پێشی پێ نەگرێ ئەو مافیا سیاسی و بازرگانی تۆڕی شەبەکەی مافیا و بازرگانە سیاسیانە فراوانتر دەبێتەوە و تاکە زمانی ڕێگرتن لە فراوانبوونەوەی یەکجاری و ئاوابوونی خۆری و مێدی سیاسی لە کوردستان تەنها زمانی سیاسی ئەوەیە کە زۆربەی هەر زۆری خەڵکی کوردستان 21 مانگ بچن دەنگ بدەن و دەنجیش بە لیستی بزنەوەی گۆڕان لیستی گۆڕان بدەن و بە کاندیدەکانی بدەن کاندیدە باشەکان و بە ئازاکان و بە توانەکانی بدەن و بۆی فراکسیۆنێکی بەهێزبەرنە پەرلەمان و فعلا مافیاکانی سیاست بازرگانەکانی سیاست بێنە پەرلەمان و لە بەرچاوی خەڵکی کوردستان دادگاییان بکەن. باڵە دەست خۆش دکتۆر سلێمانەخی جایمە لای بەڕێزێت حیزبێکی دەسەڵاتدار لەم کوردستانە کارنامە سیاسەکەی نزیک بە 94-96 لاپەڕەیە باشە و 20 ساڵیشە لەسەر حکومە قسەکە ئەمەیە ئایا حکوومەت شوێنی قسەیە یا شوێنی ئیشە تۆ گەر 20 ساڵ حکومت کردو بۆ کارنامەکەتە بۆ ئێستا هیچی وا نەمابێتەوە ینی تۆ 20 ساڵە چیت کردو ئەمێ بزانم ڕێی تۆ بزانم ئێوە چوونە حکومەتەوە ئیتر حکومەت شوێن ئێوە قسە نەکەیت و ئیشکەی یان هەر شوێن ئێوەی لێ بەڵێن بیت و بڵێ و ئاکەم واکە بەداخەوە طبعا ئەوەی کە خلالی 20 ساڵ کردویانە ئەمەە جێبەجێکردنی بەرنمەکەیان نەبووە بە هیچ شێوەیەک ئەوەی کردویانە و خەڵکیشیان وا ڕاهێناوە کە ئەمە شتێکی زۆر خەتەرە ترسناکە تو خەڵکیان ڕانی هێناوە بەتاتەن هەوڵ بداتن بۆ ئەوەی بەرژەوەندەکانی خۆی لەناو بەرژەوەندی گشتیدا بدۆزێتەوە بە قۆڕەکردنی هەموو جونگەکانی ژیان لەناو کۆمەلگەی کوردەواری لەناو کۆمەلگەی لەناو هەموو بەڕێوەبردنەکاندا لە هەرێمدا وایان کردووە کە خەڵک ئەوەندە بە دوای حیزبدا بێت ئەوەندە بە دوای مەڵبەند و لق و ڕێکخرا و کۆمیتەکانەوە بێتن بۆ دەستکەوتنی مافەکانی نەک بەرژەوەندەکانی بۆ دەستکەوتنی بەشێک لە مافەکانی ئەمە وای کردووە کە هەردەم بە دوای بەرژەوەندی تایبەتیدا بگەڕێتن بەرژەوەندی خۆی لەناو بەرژەوەندی گشتیدا نەدۆزێتەوە ئەمە ڕەوشێکی دروست کردووە سێ تەبقەی لە کوردستاندا هێناتەکایەوە تەبقەیەکیان بریتین لەوەی کە حەسەی ئەسەدیان بەدەست دەکەوێتن لە هەموو دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بریتین لە بنەماڵە و لە کەسە دەستڕۆیشتەکانی حیزبەکان کە زۆرترین سەروەت و سامانی ئەم وڵاتە دەخۆن بەشێکی تریان کە ئەمە لە دەوری حیزبەکان کۆبوونەتەوە کە ئەمانە نیوەی مافەکەی خۆشیان نادەنێ بەڵام فەرقیان دەکەن لەگەرچێت لەگەڵ کەسانێکی تر کە ڕێژەیەکی زۆری خەڵکن لە کوردستان کە ئەمانە بەتاتەن بە هیچ شێوەیەک مافەکانیان پێ ناگاتن ئێمە وەکو زوتنەوەی گۆڕان دڵنیا هەموو خەڵک دەکەینەوە بابێن هەمومان بەرژەوەندیەکانمان بخینە ناو بەرژەوەندی گشتی ئەوانەی کە ئێستا یەکێتی و پارتی بە پیاوەتی نیوەی مافەکەی خۆتانە پێتان دەدەنە من باز لەوانە دەکەم کە دەنجیان داوە بە یەکێتی و پارتی لە بڕی ئەو نیو مافەی کە ئەوان بە پیاوەتی پێیان دەفرۆشنەوە نەخێر ئەمە مافی خۆتانە لێرە بەدووە ئێمە حکوومەتێک دروستکەین کە مافی هەوڵاتی بوو مافیا بەر منەتیش ناکەنەوە بەڵێ منەتیش ناکەن بە سەریانە نەخێر ئەمە حیزب دەبێ خزمەتکار بێتن ئێمە ئەرکێک و مەسئولیاتێکە بەرپرسیارەتێکە دەکەوێتە سەرشانمان بەرژەوەندێک گشتەکان و یەکسانی مافی هەوڵاتیان دەبێتن لە ناو حکوومەتەدا دەستخۆ زۆر بەڕێز دکتۆر ڕۆبیتان کاکەزاڵ کاندیدی ژمارە 40 زۆر بەخێر بیت هەروە ڕابوون معروف کاندیدی ژمارە 94 کاکڕابوون زۆر بەخێر بیت دکتۆر سلێمان جعفەر کاندیدی ژمارە 100 جەنابیش زۆر بەخێر بێت بینەرانی بەڕێز لە ماوەی ڕابردووە باسمان لە چەمکی چاکسازی و سیستمی ئیداری و کارژێڕی و سیستمی سیاسی کرد لە هەرێمی کوردستانە سێ کاندیدی زۆر باش کە
سیقە بفەرمونون ناکرێ ژینا من لێ سەدەنگم بە هەر سێشانەیە هیوادارم ئەمانە بچنە پەرلەمان و ئەم قسە باشانە ئەبەنە ئەوێ و نەیان برد ممکن نییە محاسبەیان نەکەین و بەڵام ئەمانە پیاوانن لە وادی خۆیان پەشیمان نابنەوە تاقییان بکەنەوە تاقیکردنەوەی ئەمانە عملێکی زۆر ئاسانە لابرنیان ئاسانە چونکە ئەمانە دەمیان ناگا بە و پاروە چەورەی دەساڵات کە نەتوان بە ئاسانی لیان بێتەوە تەسەڵیش ناکەن بتوان بۆنی نەوتکەن کەیتر مەس بن پێی وەلی دوور نەکەونەوە زۆر سپاسی ئەو ساحب ماڵانە شەکەین کە لە ستۆدیۆ ئامادە بوون و بە کۆمنت و پرسیارەکانیان بەرنامەکەیان دەوڵەمەند کرد هیواداری توانی بێتمان گفتوگی باشمان کردوێ بە خوای گەورەتانە سپێرین خواتان لەگەڵ